باوەڕەکەی ئەو ئەکتەرانی کە ئێستا ناویانە هێنم تا ئێستا یەک خەڵاتی ئۆسکاریشیان بەدەست نەهێناوە لە کاتێکدا زیاتر لە جارێک پاڵێوراون بۆ بردنەوەی ئەم خەڵاتە. ئەمە بەشی دووەمە. من میر عومەرم لە کورتە کلاکێتەوە با بڕۆین. یەکەم ئەکتەری زۆر سەرکەوتوو بەناوبانگ تۆم کروز لە داگوی ساڵ 1962 سێ جار پاڵێوراوە بۆ بردنەوەی خەڵاتی ئۆسکار لە دیارترین فیلمەکان Born on the 4th of July ماگنۆلیا. دووەم ئەکتەر ما دەیمێن لە داگوی ساڵ 1970 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمیش بەماشەوە سێ جار پاڵێوراوە بۆ بردنەوەی خەڵاتی ئۆسکار لە دیارترین فیلمەکان Good Will Hunting The Martian. ئەکتەری سێم و کۆتایی برادلی کوپەر لە داگوی ساڵ 1975 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمیان 5 جار پاڵێوراوە بۆ بردنەوەی خەڵاتی ئۆسکار لە دیارترین فیلمەکان American Hustle American Sniper. هەر بووی پێمان بڵێ سەرسامی ڕۆبینینی کام لەم ئەکتەرانەی تو پێت وایە کامیان شایانن لە داهاتوودا خەڵاتی ئۆسکار بەرنەوانێ بەڵام لە یاد دەگەن لایکیان بڕگێ بکەن لە هاوڕەکانتان شێریکەن و ڕایخۆشتان دەربارەی ئەم بڕگەیە لە کۆمنتە بنووسن و فۆڵەی هەژماریشتان لە یاد نەچێت. من میر عومەرم لە کورتە کلاکێتەوە. سەلام عەلیکوم.